بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بابەتی ئەم جارەمان لەسەر شەکەر و قەنە، بەڵام نە ئەو شەکەر و قەنە تەبیعیە کە بەدەستێ، بەڵکو ئەو شەکر و قەنەی دەستکردەسە، یانێ ئەوەی کە بە قەن مەسنوعیش ئەناسرێت. جاروبار تاقیقاتێک ئەکرێت، نەزەراتێک ئەدرگێت کە تەئسیراتی ئەم شەکەرە مەسنوعیە یا ئەم قەنە مەسنوعیە لەسەر سڵامەتی چۆنە، و نیگەرانیگەرێکیش احتیماڵەن دروستە بێت. بۆ نمونە بە کەسێک بڵێت کە لە شەکەری مەسنوعی، یانی شەکەرێکە کە تام شەکەر ئەدات، بەڵام ئەو شەکەرە کە تەئسیراتی شەکەرێکی تەبیعی بێت ئەوەیە نییە، ئەم عوارضیە هەست، ئەتوانێت نیگەرانیگەرێک دروست کات. بۆ نمونە جارێکی تر تاقیقاتێکی کراوە کە ئایا ئەم شەکرە دەستکردە کە چەند جۆرە، یەک جۆریش نییە، چەند جۆرە، چەند مادەست، لەسەر ئەو کەسانەی کە مەسرەفی ئەەکەن لەسەر حافزە و بیر، یانیانی نەخۆشینگەر بیر و حافزەیان تەئسیری هەست یانە، وەک ئالزایمەر، دێمانس، تاقیقات ئەکرێت. دیسانەوە تاقیقاتی تر کراوە بەپێی ئامار، بەپێی ئازمایش و بەپێی ئەو سوعالگەران کە کراوە، وتویانە نەتیجەکە 100% نییە، بەڵام ئەتوانێت دەور و نەخشی بێت. بۆ چۆنیەتی دەور و نەخشی من پێشکەش بۆ بێوە بینەرانی خۆشەویست پێشکەش یەکەم کە چه تاقیقکەرێک کراوە، چه نەتایجێک حاصل بووگا، بەڵام پێش ئەوە کە بچینە سەر ئەو باسە لەسەر قەن خۆی یا شەکەر بێژین، قسە و باسێکی کورت بکەین. تامی شیرینی یەکێک لەو تامگەرەزە، بە چاو یا بەپای ئەو تامەکانی تر وەکو ترشی، تونی، سوێری، معموڵەن ئەمە هەوادار و مشتاقێکی زۆری هەیە. جیا لەوەی کە لە ناو زایقەکانە، لە ناو تامەکانە هەوادارێکی زۆری هەیە، بەڵام مشکڵاتێکیشی هەیە. مشکڵاتەکەی ئەوەیە کە کەم مەسرەفکردنی، زۆر مەسرەفکردنی یان نەخۆشینگەرێکە بە قەن ڕەبتی هەیە. قەن یەکێک لەو مەوادەسە کە بۆ لەش لازمە، ئەوە نییە کە 100% زەرەر بێت، لەش لازمی نەبێت. ئێمە ڕۆژانە بۆ کار، بۆ حتا بۆ دانیشتن و هەستانێک ئێنەرژیمان گەرەکە، وزەیەکمان گەرەکە. ئەو وزە لە لەشە ئەو ئەندامەی، ئەو مادەی کە وزەکە دروستەکات بەشی زۆری لەسەر شانی قەنە، یانە کاتێکە قەن ئەسووزێت ئێنەرژی ئازادە بێت لە بەدەنە. ئەو ئێنەرژیشە کە ئازاد بوو، هەم ئەوەی کە هەمزەمان ئەتوانێت مەسرەف بکرێ، یا ئەگەریش مەسرەف نەکرا وەکو زەخیرە، وەکو باتری بمێنێتەوە کە لە کاتی پێویستە بەدەن استفادەی لێکات. دیارە هەر ماسوولکەکان نین یا ئێسک نییە کە احتیاجی هەیە بە ئێنەرژی. تو سلول کاتێکە ئەو خانگەرە کە لە لەشە هەن حرەکەتیان هەیە، ئەو حرەکەتە، ئەو نەقل و انتقالە، ئەو فعل و انفعالاتە هەمووی ئێنەرژی گەرەکە، یعنی ئێنەرژی عامڵی ئەسڵی حرەکەتەکەیانە. پس ئەوەیە کە قەن یەکێک لەو مەوادەسە کە ئێنەرژی دروستەکە بۆ لەش. یەکێکی تر لە ئەندامگەری لەش کە ئێمە توانین ناوی لێ بۆین مێشکە. مێشک دروستە وەزنەکەی بە پای جەستەها لە خوارەوە، ئەوەیە کە 2%، یعنی 2% وەزنی لەش مێشکە، بەڵام 20% ئەو ئێنەرژیە مێشک مەسرەفیەکات. یعنی ئەو 100% ئێمە ئەگەر ئەو ئێنەرژیە، ئەو قەنەی کە شکاوە بووە بە ئێنەرژی و وزە لە لەش ئێمە حەساویکەین، 20% بەتەنیا ئەڕوا بۆ ئەندامێک کە 2% لەشە. دیارە بۆ مێشک ئەسەراتی زۆرترە. یەک ئەوەی کە مەسائلێکە کە مەسەڵەن تۆ بیرەکەیتەوە لەسەر شتێک، یا بۆ ئەو نەقل و انتقالات پەیامگەر عەسەبیە، ئەڵێن کە
ئەوە قەنە یعنی ئەو ئینەرژیەسە کە ئەشکێت و یارمەتی دەرە. بۆیە یەکێک لەو نەزەریەگەرە ئەوەیە کە ئەو قەنگەرەی کە تەبیعینە یعنی قەنی مەسنوعیە دەستکردە ئەو کالۆریە وا قەنێکی تەبیعی ئەیشکێنێت ئەوە ئازادی ناکە. ئەڵبەتە ئەو نەزەرێکە تایسە سابت نەکراوە وەکو تئۆری کەروا ماوەتەوە کە لەسەری هەر تاقیقەکەن، بەڵام ئەڵێن یەکێک لەو ئەوامڵی کە ئەو کەسانەی کە شەکری دەستکرد مەسرفەکان تووشی لەبیرچوونەوە حافزەیان کەمە بێتەوە، شتیان لەبیرەچێتەوە، احتماڵی هەیە ئەو شەکرە دەستکردە بێت. دیارە بۆ ئەوەی کە چۆنیەتی تا چە ئەنازەیەک تا چە ڕادەیەک ئەو قەنە و شەکەرە ئستفادەکردێ، من عەرزی خزمەتی بینەرانی خۆشەویستمانی یەکەم. پس قەن لە لەشە دوو کاری هەیە، یەکێکی ئەوەیە کە ئێنەرژی وزت دروستەکەیان تانی بڵێن کە ئەو کالۆریەسە، دویشی ئەگەر قەنێکی تەبیعی بێت خۆ مرۆڤ مەجبورە مەسرەفی کات، مەسرەفیشی کرد ئەتوانێت تووشی قەڵەوی بێت، قەڵەویش خۆی ئەتوانێت نەخۆشیگەرێ بە دوای خۆیە بێرێ وەکو دیابێت، نەخۆشیەکانی دڵ. بۆیە مرۆڤ هاتووە کە عوارزی قەن کەم و کاتەوە. دیارە عوارزی قەن تۆ کەمی بکەیتەوە، یەکێک ئەوە دویش پێشڕەفتگەری علمی کە هاتە بەرەوە مەسرەفی زیالەحات بێڕەویەی قەن و شەکەر یا مەوادی قەنی مزڕە. بۆیە بیر لەوە کراوە کە مەوادێکی تر هەر بەو تامە دروستکن، بەڵام ئەو عوارزەی کە هەیەتی نەیبێ، یعنی بڵێن کە شەکری دەستکرد قەن مەسنوعی کە ئەو قەن مەسنوعیە وەکو قەن نییە، و قەنێکە ئێمە خۆمان بیری لێکەینەوە یا لەبەر چاومانە بێت ئەو قەنە نییە، بەڵکو مەوادێکە کە ئەو مەوادە هەمەتوانێت بە شێوەی مایع بێت، شلە بێت، یا ئەوەی کە بە شێوەی پودر بێت، بە هەر شێوەیەکە تانێت دروست کردی، یا بە شێوەی قورس بێت دروست کردی. لەو مەوادە شیمیایی، لەو مەوادەی کە شیرینیاتە کە لە بازاڕە هەیە ئستفادەی لێکردێ. نمونەیەکی سادەی نوشابەکانە، ئەو نوشابەگەرە ئەو ساردیانەکە ئێمە ئایان خۆی لەو قەنگەرە ئستفادا کردێ. ئیسا احتماڵی هەیە مەسەڵەن ساڵانێکی زووتر هەر قەنی معموڵی بوێت، زۆریش زەرەرەکەی زۆرتر بوێت، بەڵام ئەم ساڵانە لەم قەنگەری وەک ساخارین یا جۆرگەرێکی تریشی هەیە لەوانە ئستفادە کریایە، یا بۆ شیرینی بەتایبەت ئەو شیرینی و نەخڵ و شکولاتگەرەی کە مناڵان حەزی پێەکەن زۆرتر لەم قەنە بەکارتێنن، هەم بۆ ئەوەی کە بۆ سڵامەتیان، هەم بۆ ئەوەی کە کێشیان نەڕواتە سەرەوە، یانە تووشی قەڵەوی و چاخی نەبن کە مشکڵاتێکیان بۆ لە ئایندە دروست بکات. تقریبا ئەو تاقیقاتەی کە کراوە لەسەر ئەوەی کە عوارزی هەیە یا عوارزی نییە، کەسانێکیش کە لەو بەشەکەیان متخەسیسان تەغزیە حتا ئەم گزارشە ئاخرگیریشە کە هاتووەتە دەرەوە FDA کە سازمان غەزاس کە وتویە ئێمە هەموو ساڵە تاقیقاتی تازە کە لەسەر ئەم شەکرە دەستکردگەرە ئەم قەنە مەسنوعیگەرە ئەکرێت ئەین بە WHO یعنی سازمان بێداشت جەهانی کە ئەوان بەڕەسی لەسەرکەن و ئەوانیش هیچ تێبینییان نییە، یعنی مەوادەکە سالمە. بۆیە ئەوەیە کە ئەو تاقیقاتە بۆ ئەوە ئەڵێن کە هەردوو تەرەفەکە کە ئەو جێگەی نیگەرانیە نەبێت، بەڵام ئەمە پرسیارێکە کە ئایا ئەبێ مەسرف کردی یا مەسرف نەکردی. ئاخری ئەڵێن کە مەسرفی ئەبێ بکردی، یانە مەسرفەکەی ئەبێت مەسرف بکرێت، بەڵام ئەوە نەبێت زیالەحەت بێت. چۆن ئێمە بۆ نمونە ئەزانین ئیسا ساردی یا نوشابەگەرێک هاتووەتە بازار بەناو وزەبەخش یا ئێنەرژیزات کە ئەو نوشابەگەرە حەجمێکی زۆر قەنیان هاتێەوە لەو قەنگەرەسە، یا نوشابەگەرێکی تریش هاتووە کە زێرۆوە، یانێ بێ قەنە، یانە بێ قەن نووسراوە بەڵام قەنی هەیە.
یەکێک لە نیشانەکانی قەن ئەوەیە بۆ نمونە کەسێک بۆ نمونە یەکێک لەم نوشابە ئێنەرژی زاگەرە ئەخوا یا نوشابێکی معموڵی یا حتا ئەتوانێت ئەم ئەسەرە بە دوای چای شیرینێکی شابێت ئەو کەسە دوای ئەوەی کە هەر بۆ نمونە بژین چای شیرینەکە یا نوشابەکە یا ئەو ئێنەرژیە خوارد هەست بە وزەی کەکات هەست بە شادی کەکات یعنی هەست بە خۆشی کەکات ئەوە نیشانەدات کە تەسیراتی قەنە ئەو ئەنزیمگەرەکە لە مێشکە ئازادەکە بە تایبەت تەسیری لەسەر تەرەشح دوپامینە هەیە ئەو کەسە هەست بە وزەکات ئێنەرژیەکات ئێنەرژیکی فرەی هەیە هەوڵەدات بۆ یعنی جوڵی زۆرەوێت و جموجۆڵی زۆرەوێتەوە فرزە بێتەوە ئەڕوات کتێت دانیشێت وەلی ئەبینی دوای ماوەی کۆیتر ئەو قەنەتێتە خوارەوە ئەو کەسە هەست بە کەسلیەکان دیارە بازێک کەسکەر ئەوە خۆیان کاری لە کاتی ئیشکردنە خۆیان پێ فێرەکەن ئەوە ئەزانن کەیتر هێزەکان هاتە خوارەوە پەنا ئەبەنەوە بە یەکێک لەو ساردی یا نوشابە یا چای بێت کە شیرینە ئەو ئێنەرژیە تێنەوە سەرجێگە خوان ئەگەر من بە کورتی لەسەر ئەو مەسئلە بۆ بینەرانی خۆشەویستمان یەک دوو نوکتە کە لەم تاقیقاتە هاتووە باسیکەن ئەوە باسیکەم ئەوەیە کە ئەڵێن کە زۆرن ئەوانە کە هەند ئەو شەکرە مەسنوعیگەرە بە شکل مایع پودرە قورس ئەمانە بەڵام میسە جۆرگەرێکی تریشاتکە وەک ئستویا مانک ئەمانە ناوگەرێکە کە ئاسپارتام ساخارین ئەریترۆل سوربیتۆل ئەمانە ئەو ناوگەرەسە منزوریانەوەسە کە ئیسە ڕێگەگەری تریش دۆزراوەتەوە کە لە میوەکان لەو میوەگەرە کە شیرینن ئەو شەکرە بێرنە دەرەوە بۆیە ئەڵێت کە ئەو کەسانی کە دیابەتیان هەیە بەتایبەت دیابەتەکەیش جۆری دووەمە دیابەتیان هەیە بەهۆی ئەوەی کە دیابەتیان هەیە پەنا ئەبەنە بەر ئەم جایگوزینگەر شەکرە کە هەم بۆ ئەوەی کە قەن خوێنەکان ڕواتە سەرەوە و هەم بۆ ئەوەیشە کە جایگوزینێکیان بێت بۆ شەکەر لە لەشیان ئەو پێویستیگەرە بەڵام وتیانەکە تاقیقاتێکە لەم ساڵانی ئەخیرە ئەنجام دراوە ئەوە نیشانەدات احتماڵی هەیە کە تەسیراتی بێت لەسەر سڵامەتی بەتایبەت لەسەر سڵامەتی مێشک تاقیقاتەکە لە مەجلەیەکی نۆرۆلۆژی کە چاپ بووە بەڵام پایە ئەسڵی تاقیقاتەکە من ئەگەر ئیشتباه نەکەم 2021 ئەرێ 2021 تاقیقاتێکی وەسیعتر کرا ئەو تاقیقاتە لە دیارە لەژێر چاودێری دانیشگایەکی ئامریکاییە بوو بەڵام تاقیقاتەکە کولم بەریە لە برزیلە ئەنجامدرا یانێ لە وڵاتی برزیلە ئەنجامدرات نمونونەکان لەوێ هەڵبژێردران ئامارەکەی 12750 نەفرێک ئەو 700 چەند نەفرەکەی دقیقی چل لە خاترم نییە ئەو کەسانیانە هەڵبژارد و میزان قەنەکانیان مەسرە کردوە هەمووشیان ژێر 6 ساڵ بوون هەمویان ژێر 6 ساڵ بوون یعنی 6 ساڵ قەنەکانیان ئەنازگیری کرد ئەو موادە قەنە مەسنوعیانە ئەنازگیری کرد چۆن هەمویان بە یەک میزان نیانە خوار هەیە بوو بە کەمی مەسرەفیەکرد بووی بە زۆری مەسرەفیەکرد ئەوانیانە بەڕێسی کردوای ئەوە لە تستگەرێک کە بە تستگەر ڕەوان شناختی چەندین جۆر تست هەست ئازمایشیانەکەن کە حافزیان تا چە سەدحێکە لەوێ ئەو ساڵیانی 2021 4 ساڵ لەمەبەر متوەجی بوون ئەو کەسانی کە زۆرتر لە مەوادە قەنیە ئیستفادەیان کردووە نە زۆر بەڵام تا دەرسەدێک بیر و هۆشیان یانە زوو لە بیریانە چێتەوە تقریبا نسبەت بەوانەیە کە کەمتر مەسرفیان کردووە ها لە خوارەوە بۆیە ئەوان وەکو نەتیجە یعنی ئەم گرو تاقیقاتە خۆشی نەیتوانیوە 100% ئەوە ڕەدە و کادەوە وەکو نەتیجە وتویانە ئەم مەوادە هەم کالۆریان ها لە خوارەوە حس یا زایقە یا تام شیرینیش دروستەکەن ئەوە دوو هۆکارەکە بەکارتێن بەڵام کالۆریشیان ها لە خوارەوە هەدەفەکەیشی ئەوەسە کێش نەڕواتە سەرەوە و ئیزافە وەزن پەیان نەکەن کۆنتڕۆڵی قەنی خوێنیشە بەڵام نەتیجە کولیەکەی کە ئەوانیش گردویانە ئەم تاقیقاتە ئاخرگینە نە ئەو تاقیقاتە کەوتم 2021 لە برزیلە ئەنجام دراوە
ئەمان گەیشتون بۆ نەتیجە کە ئەو تاقیقاتی پێشووە هەر دروستە، حتى المەقدور ئێمە چۆن ناو تەبلیغاتمانە ئەڵێن کە قەند کەم مەسرەفکەن، ئەوە بۆ مەعنا نییە ئەم مەوادەی کە نووسراوە لەسەریشە بێقەنە یا قەنە بەڵام تامی شیرینی هەیە بە زۆری مەسرف کردێ تاو جێگە ئەتوانن بە کەمی مەسرف کردێ ئەوە نەبێتە هۆکارێک کە ئەوانیشە بە زۆری مەسرفکەن. تاو جێگەیە بە بەرنامەی تەندروستی و بۆ بینەرانی خۆشەویستمان بڵێن وەکو ڕێنمونی ئەوەیە کە ئەوەی کە ئەو تیمیشە وتیانە نە بڵێن کە ئەمانە کەم خەتەریان نییە تر ئەتوانین بێپەروا بێ تا هەر شوێنی میلمان هەیە مەسرفیکەین، بەڵام ئەوە ئیدەیەکی باش نییە. تاو جێگە سعی گرگی زیارڕەویش نەکردگەی لەو لە خواردنی ئەم مەوادە یا ئەمە کە قەند مەسنوعیە شەکر دەستکردە کولە نیسە تقریبا زۆر کەمشت هەیە شرکەتەکان لە شەکەر یا قەنێکی تەبیعی ئیستفادە کردی معموڵەن لە مەوادە بۆ شیرینکردن چۆن سەر بە سەرفەیشە، یانێ شاید ئەگەر بۆ نمونە شیرینی پەزیک 3 گۆنی لە ڕۆژە شەکەری گەرەک بێ بۆ ئەوەی کە دەسمایەکەی هەویرەکەی دروست بکات بە مەوادە زۆر بەکەمتر بە هەم لەباری ئەقتصادیشە و بە سەرفەترە بۆ نمونە ئەڵێم ئیستفادە ئەکرێت. ئەوەیەکە تاقیقات هەر لەسەر ئەمانیشە هەر بەردەوامە، بەڵام بەدەنیش ئێنەرژی گەرەکە سلولەکان هاتوچووەکەن ئەوە ئەبێت کەم مەسرف کردێت. یەکێکی تر وەکو ئاخرین عنوانی بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی خەبەرێ بوو کە من ئیمڕۆ هەروە کەفتە بەرچاوم لە ئوروپا دیسانەوە زەن خەتەرێ تر دراوە کە زانیویانە نەخۆشی سل مقاومەتی پەیاکردگەسە، یعنی مقاومەتی پەیاکردگە نە بە گشت دەرمانەکان چۆن سل ئەو دەرمانگەرەی بە کارتێرن تەرکیبیە تیمیە خۆی باکتریە ئانتیبیۆتیکی شاد دەکیە زانیویانە بە 1-2 جۆر لە ئەو دەرمانگەرە مقاومەتی ئیجاد کردە وتیان ئەگەر ئەم مقاومەتە دروست بێت هەڵەگەڕینەوە بۆ ئەو کاتەی کە ئانتیبیۆتیک دروست نەکرا بوو، بۆیە هەن لە هەوڵ ئەوە کە دەرمانگەرێک دروستکەن کە ئەم باکتریە مقاوم نەبێت، ئەم مقاوم بێت لە بەرابەر ئەم باکتریەوە ئەم باکتریە نەتوانێت دیوارەکەی بشکنێ. ئەوەشە خەبەرێکی تازە بوو کە من بیستم دیارە خۆ بۆ ئەکسن هەیە ساڵانی ساڵە چێت دیسە زۆرتر شیر و ئەو مەوادە شیرەمەنیە پاستۆڕیزە و ئەقڵێن و ئەو میکرۆبە تقریبا نەماوە یا زعیفە بووەتەوە، بەڵام وەکو تاقیقاتی کە من چاوم پێ کەفت ئیمڕۆ حەزیشم کرد لە خزمەت بینەرانی خۆشەویستمانە ئەرزیکەم. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی، هیوادارم جێگەی ڕەزامەندیتان بوێت. خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتەخوازی.